يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، هەمومان بە یەک دڵ و یەک زوبان دەڵێین هەزاران هەزار جار حەمد و سەنا بۆ تۆ خوای پەروەردگار، کەوا بە خێر و خۆشی، بە قەدر و حورمەت، بە مزگەوتی پڕ لە عیبادەت، بە دڵی خۆش و سەری بەرزەوە توانیمان لە خزمەت مانجی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بین و لە کۆتا جومعەیدا بە یەکەوە لە ماڵەکەی تۆدا کۆ ببینەوە. یا ڕەبی خوایە لێت قبوڵ کردبین. یا ڕەبی خوایە ئەم دەستانە لەبەر تۆ بەرزکراونەوە، هەر دەستێک هەر ئومێدێکی بە قاپی ڕەحمەتی تۆیە کار ئاسانی بۆ بکەی. خوایە هەر کەسێک داوای هەر شتێک لێ دەکا و دەستی نزات بۆ بەرز دەکاتەوە، خوایە نزاکەی گیراکەی و پێی ببەخشی، تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی، هەمیشە لەسەر ئەم ئیسلام و ئیمانە دامەزراومان کەی، ڕاگیراومان کەی. ئەو لەحزەی کە دنیا بەجێ دێڵین بە شەهادەتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، دوا وشەمان لە دنیا کۆتایی پێبێ، سەرفرازی قیامەتمان کەی، جێگەی هەموو لایەکمان بەهەشتکەی. ئامین. خۆشەویستان، کۆتاییەکانی مانجی ڕەمەزان، شەوانی کۆتایی، ڕۆژانی کۆتایی، ختامه میسکن، لە هەمووی پیرۆسترن. بە تایبەتی کاتێک کە شەوانی قەدریان تێدا بوو، سپاس بۆ خوا جەنابتان هەموو لایەکمان بە جوانی لە خزمەتی ئەو شەوە پیرۆزانندا بووین. دروشمی شەوانی قەدر چییە؟ ئیمامی ترمیزی لە خاتو عایشەوە دەژێڕێتەوە کاتێک کە لە خزمەت خۆشەویستە بۆ عەرزی کرای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەگەر زانیم چ شەوێک شەوی قەدرە چی بڵێم تێیدا؟ فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. یا ڕەبی خوا تۆ زۆر لێخۆش بووی، تۆ سڕەوەی گوناهەکانی، تۆ نەک لە بەندەکەت خۆش دەبی، هەر گوناهەکەی لەسەر ڕەش دەکەیتەوە، چونکە لێخۆشبوون جیاوازە لە لێبوردن. خوای پەروەردگار تۆ العەفووی، واتە کاتێک لە بەندەیەکت دەبووری، نەک لاپەڕەکەی هەر قەتێکی بەسەرا بێنی، هەر شوێنەواری گوناهەکەی بەسەرەوە ناهێڵی. داوا لێ دەکەم لێخۆشبوون و لێبوردنت خوایە تۆ زۆر پێخۆشە لەم شەوی قەدرەدا، لەم کۆتایی مانجی ڕەمەزانە، خوایە لاپەڕەی تاوانەکانم لەسەر لابەری و هەر نەیهێڵی. کەواتە کۆتایی مانجی ڕەمەزان با بکەین بە تەوبەکردن. تەوبەکردن دەرگای ڕەحمەتی خوایە لەسەر ئومەتی ئیسلام. چەندە گوناهت زۆر بێت، چەندە ڕۆچووبی لە گوناهدا، چەندە پیس بووبی، چەندە پۆخڵ بووبی، چەندە قێز لە خۆت بکەیتەوە، خوا دەفەرمێ ئەی بەندەکەم مەویز مەبە لە ڕەحمەتم. هێشتا دڵنیا بە دوو خاڵت لە پێشە، قەت لە خۆت ناومێد مەبە، بڵێ بەخوا زەحمەتە من چاک بم. کە سەری دەفتەری ئەعمال و کردەوەکانی خۆت کرد، ئەو هەموو پۆخڵەوات و پیسی و گوناهەی تێدایە، بڵێ زەحمەتە جارێککە من بتوانم ببمە ئینسانێکی ڕێک و پێچی ئیماندار و خواناس. قەت ئەو دەرگایە لە خۆت مەکەوە و شەیتان لەو ڕێگایەوە بۆ نەیە. دڵنیا بە دەتوانی بیبی بە چاکەکار. چۆن ئینسان چەند پیس و پەڵۆخ و پیس بێ کە چوە حەمامێکی ڕێک و پێک و خاوێنەوە دەتوانێت لەو سەر بە خاوێنی بێتە دەرەوە. لە حەمامی تەوبەدا خۆت پشۆ، دڵنیا بە هەموو پیسەکانت لێ دەبێتەوە. دووەمیشیان دڵنیا بە کە خوا ئەوەندە لێخۆش بووە، لێخۆشبوونی خوا لە گوناهەکانی تۆ گەورەترە. هەرچ گوناهێک لە خۆتا شک دەبەی، یەقینت هەبێت لێخۆشبوونی خوا لە گوناهەکەی تۆ گەورەترە. قەت مەویز مەبە لە ڕەحمەتی خوا. خوا مژدەمان پێدەدا و دەفەرمێ قل یا عیبادی الذین ئەسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. أي محمد صلى الله عليه وسلم، أي خۆشەویستم، أي خاتمی پێغەمبەران، لە زمانی منەوە ئەڵڵا دەفەرمێ ئەم بانگەوازە بە ئومەتەکەت بگەیەنە، پێیان بڵێ ئەی بەندەکانم. سبحان الله، خوا ئەو کاتەی کە باسی بەندەی گوناهبار دەکات بە بەندەی خۆشەویستم ناوت دێنێ، نافەرمێ ئەو کەسەی تا ئێستا لە گوناه هابووی،
هەر بەندەی منی، هەر لە ژێر ئاسمانی منی، هەر هەوای من هەڵدەمژی، هەر ڕزقی من دەخۆی، بۆ هەر شوێنە بڕۆی ناتوانانی لە سەڵات و عەزەمەتی من بڕۆی. ئەی بەندەکەم کاتێک کە نەفست خەڵەتاندی، کە شەیتان زاڵ بوو بەسەرتا، کە ئارەزوەکان لە سەعاتێک و چرکەیەکا کۆنتڕۆڵیان پێ لە دەستدای و قاچت خلیسکا و ترازای، مەویز مەبە لە ڕەحمەتی خوا. مەڵە جارێکی تر پاک نابمەوە، دڵنیا بەخوا بۆ خۆی لە هەموو گوناهێک خۆش دەبێ، جەمیعا، هیچی لێ دەرنەکردووە. یعنی ئەم ئایەتە خۆشترین موژدەیە بۆ ئیمانداران. گوناهەکەت باز نەکە فڵان و فڵانە، دڵنیا بەخوا باسی نەکرد، دەفەرمێ هەر چیەک بێ لێت خۆش دەبم، چونکە دڵنیا بەخوای پەروەردگار زۆر لێ خۆشبوو میهرەبانە. هەرچەند گوناه گەورە بێ، ئیلا دەرگای ڕەحمەتی خوا لەسەر گوناهباردا ناخرێ، لەسەر تاوانکاردا ناخرێ. خوا لە باسی ئەصحابی الأخدودە کاتێک کە زاڵمەکان چاڵی پڕ لە ئاگریان دروست کرد، ئەو ژن و منداڵە بێتاوانە، ئەو پیرە پیا و گەنجە بێتاوانانیان لەسەر وشەی ئەڵڵاه و ڕەبی خستە ناو ئاگرەکەوە. ئاخی هیچ گوناهێک لەمە گەورەتر نییە، هیچ گوناهێک لەوە گەورەتر نییە کە ئینسانێک بەس لەسەر بڵێ ئەڵڵاه خوامە بڵێ لە ئاگرا بە زیندوێتی دەتخەمە ئاگرەوە دەتسووتێنم، نەک سەرت دەبڕم، نەک تیربارانت دەکەم، نەک گولە بارانت دەکەم، بە زیندوێتی یەک دەتان خەمە ئەو ئاگرەوە دەبێت لە بەرچاو یەکتر بسووتێن. ئەو هەموو هاوار و ناڵەیە بیهێنە بەرچاوە چ دیمەنێکی سام ناکە. کەچی خوا لەبارەی ئەوانەشەوە دەفەرمێ إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. ئەو کەسانەی کەوا بەڵای گەورە و سووتاندنیان بەسەر ئیماندارانی ڕاستەقینەدا هێنا لەسەر خواناسیەکەیان، بەڵام بە شەرتێک تەوبە نەکەن، ثم لم يتوبوا، ئەها دەرگای تەوبەکە هەر داناخە. ئەگەر تەوبە نەکەن و پەشیمان نەبنەوە پێشمردن، سزای هەرە سووتەمەنی جەهەنەم و پڕ لە ئێش و ئازاریان بۆ هەیە. ئیمام حەسەنی بەسری دەفەرمێ انظروا إلى هذا الكرم والجود قتلوا أولياءه وهو يدعوهم إلى التوبة والمغفرة. دەفەرمێ سەیری لێبوردەیی و کەڕەم و بەخششی ئەڵڵا کەن ئەی عەبدەکانی خوا، لەولاوە ئەو زاڵ مستەمکارانە دۆستەکانی خوا، خۆشەویستانی خوایان سووتاندووە، بە ئاگر سووتاندویانن، کەچی هێشتا خوا دەفەرمێ ئەگەر تەوبە بکەی مەویست نابی لە ڕەحمەتم. سبحان الله. ئەم ئایەتە پێمان دەڵێ قەت بە یەک کەس مەڵێ لە ژیان تا بڵێ خوا لە فڵان کەس خۆش نابێ، کاکە دەزانی لە ژیانیا چی کرد، ئێستا بەتەمایە بە پیری دوورکان نوێش بکە، قەت وا مەڵێ بە کەس، قەت مەڵێ خوا لە فڵان کەس خۆش نابێت، دەزانی کاتی خۆی بە گەنجێتی چی دەکرد، ئەزانی چ زاڵمێک بوو، ئەزانی چۆن عەزابی فڵان کەسیدا، ئەو ئیشە ئیشی تۆ نییە خۆشەویستم، بڵێ ئەلحەمدولله بۆ یەک لەحزەش بێ ڕووی کردووەتە خوا دەفەرمێ ئەگەر دۆستەکە و ئەولیاکەی منی بە ئاگر سووتان دەبێ، بڵێ خوایە لێم خۆش بە و بەدڵ پەشیمان بێتەوە مەویستی ناکەم لە ڕەحمەتی خۆم. قەت کەس زەربی بەسەرامە هێنە بڵێ خوا لە فڵان کەس قەت خۆش نابێ. خوا دەرگاکەی ڕەحمەتی ئەوەندە فراوانە بە من و تۆی بچووک و بێویژداندا ناخرێ. دووەم ئەگەر کەسێ لە بنەماڵەکەتدا لە ئەولادەکانە تووشی خراپەکاری بوو، هەر چەندە لە گوناها ڕۆچوو بوو، چەندە کارەکەی ناشرین بوو، مەویز مەبە لێی بڵێ قەت چاک نابێ. ئەو زاڵمانە خوا ئومێدی خێری پێیان بوو ڕۆژی هەیان بێت تێیدا تەوبە بکە، قەت مەڵە زەحمەتە فڵان کەس جارێکی کە چاک بێ. هەموو مرۆڤێک قابلی گۆڕانکاریە لە ژیانیدا، دوعای خێری بۆ بکە، ڕێگەی تەوبەی نیشاندا، بڵێ کوڕەکەم، کچەکەم، خزمەکەم، دۆستەکەم، برادەرەکەم، بەخوا هەر کاتێ بگەڕێیتەوە بۆ لای خوا، هەر خوا لێت خۆش دەبێ. با پەیامی ئێمەی ئەهلی ئیمان، ئەهلی ڕەحمەت و مزگەوت، ئەمە بێ بۆ تاوانباران و گونەهباران. چەند بابەتێک لەسەر تەوبە، یەکەمیان زوو تەوبە بکە. إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب فأولئك يتوب الله عليهم وكان الله عليما حكيما. تەوبە و پەشیمان بوونەوە کە خوا گیرای دەکا بۆ ئەو کەسانەیە کە بە نەزانی، جا سەحابەی پێ صلی الله علیه و سلم وەکو ئیمام جەریری تەبەری دەفەرمێ، فەرموویانە جەهالەت گوناه بزانی گوناهە و نەزانی گوناهە هەر جاهیلی بۆیە کردوتە. ئەو کەسەی بە نەزانی تووشی گوناهێک دەبێ و زوو پەشیمان دەبێتەوە، خوا لێی خۆش دەبێت. خوا دەفەرمێ کە گوناهت کرد مەڵێ ئەم شەوبا لێی گەڕێم، بەیانی خۆم دەشۆم و تەوبە دەکەم. یەکسەر تەوبە بکە، چونکە گوناه بەڕێزەکەم وەکو درەختێک وایە، ئەها نەمامێکی شلک کاتێک کە لە زەویەکایە، ئەو ڕۆژەی کە دەیچێنی ئێوارە دەتوانی بە یەک پەنجە دەری کێشیتەوە، هەر ئاوا دوو گەڵای بگرە دێتە دەرەوە.
بەڵام ئەو دارتووە گەورە کاتی خۆی کە نەمامێکی بچووک بۆ ئێستا 20 ساڵ بەسەر تەمەنیات تێپەڕی کردووە بە شۆفڵیش نایەتە دەرەوە تازە لە تاقەت تا نامێنێ بەو خوایە گوناهیش لە ناو دڵا ئاوایە سەرەتا ئەو نەمامە بچووکەیە بە یەک تەوبە دێتە دەرەوە ڕێگەکەیدا نەکوتاوە بەڵام خوا نەخواستە لەسەری ڕاهاتی و بەردەوام بووی ئیدمان دەبی لەسەری زۆر بە زەحمەت جارشکە لە دڵ و دەروون تا دێتە دەرەوە بۆیە خوا دەفەرمێ هەر گوناهێکت کرد دەست بەجێ تەوبەی لێ بکە من قەریب حتا گوناهەکە زەمانەکەی لەگەڵ تەوبەدا بچووکتر بێ ئومێدی لێ خۆشبوون واسێنان لە گوناهەکە باشترە دووەمیان الئیخلاص لله لەبەر خوا وازی لێبێنی نەک کەسێک لە ترسی ئەوەی کەوا تووشی ئایدز بووە واز لە زینا بێنێ کەسێک هەبووە پەنا بەخوا زینای کردووە لەگەڵ خراپەکارێکی ئایدزاویدا ئەمجا تاژە تووشی ئایدز بووە بڵێ وەڵڵا خوایە تەوبە بێ خوا ئەو تەوبە وەرناگرێت چونکە تازە تۆ لەبەر خوا تەوبە نەکرد لەبەر ئەوەی ئایدزاوی بووی کەسێ عەرەق دەخوات جگەری داڕزاوە بڵێ خوایە ئەمجا شەربێ عەرەق ناخۆم لەبەر خاتی تۆ تازە تۆ جگەرت دڕزیوە نەخێر تەوبەی ڕاستەقینە تا توانات هەیە تا مەترسی لەسەر ژیانن نییە بە تەواوی مەعنا ئامادەی گوناهەکە بکەی و هەلت بۆ ڕەخساوە لەبەر ئەڵڵا نایکەی ئەو تەوبەیە قبوڵە سێمیان ئەنەدم پەشیمان بی بۆ کەسی نەژێڕیتەوە ئای بەداخەوە ئیوا هەیە فێڵی لە موسڵمانێک کردو و غەشی لێ کردووە لە مەدیسا قاقالێ دەدا و دەیژێڕێتەوە بەخوا چاک دەستی فڵان کەسمان بڕی کوڕە ئەزانی زۆر ساویل کە بوو چۆن بە دەک دوو سوێن بڕوای کرد و فێڵمان لێ کرد ئەوە خوا لەو گوناهە خۆش نابێت ئەبێ شانازی پێوە نەکەی گوناهەکەت بۆ مامۆستایەکی ئایانیش باز مەکە لە بینی خۆت و خوادا بیخەژێر قەبرەوە گوناه تا لە بینی خۆت و خوادا بێ و بۆ خەڵکت باز نەکرد بێ ئومێدی لێ خۆشبوونی زیاترە قەت گوناهەکەت بۆ نزیکترین کەست مەژێڕەوە لە ژیانە بیخەژێر دڵەوە با ئەمانەتی ناو دڵت بێ دایمەش کە بەبیرت هاتەوە شەر مەزاری دەربڕا قەت شانازی پێوە مەکە لەبەر چاوی خەڵکە هەیە دزی کردووە لە زمانی گەنجەتیدا من لە پیری لێم بیستۆ باسی دزیەکانی خۆی کردو چۆن مەڕێکمان لە فڵان کەس دزی ئەیکەی بە ماڵ لەسەر خۆت گەنجێکیش چاول لێ دەکا گوناهی ئەویش دێتە ئەستۆت پەشیمان بە لە دڵەوە و دای پۆشە و باسی مەکە چوارەمیان الإقلاع عن الذنب خۆت لە گوناهەکەدا ببڕە تەوبەت کردووە نوێژن نەکردووە دەی ئێستا دەست پێ بکە ڕۆژی ڕەمەزانن نەگرتووە حەل لەم دوو ڕۆژەی ئاخریدا دەست پێ بکە زمانت خراپ بووە بەخوا باشترین تەوبەکار ئەوەیە زمانی ئاڵوگۆڕ پێ بکە لەمە دوو ئاگال لە زمانت بێ بەخوا بەڕێزان گوناهی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئێمەی ئەهلی ئەم مزگەوتانە بەس بەهۆی زمانمانەوەیە بەس تەوبە بخە سەر زمان و قفڵێکی لێدە بەخوا ڕزگارت دەبێت لە گوناهەکانی تر حی یەکێک لە ئێوە بەڕێز دەتوانم سوێن بخۆم زیناتان نەکردووە قەتڵتان نەکردووە ڕیباتان نەخواردووە عەرەقتان نەخواردووە بەس هەر یەکێک لە ئێمە لە ماڵەکەی خۆیەوەدا دەنیشە و دوو قسە فڕێیەدا و ماڵوێرانت دەکا تەوبە بکە لە زمانت بڵێ خوایە لە ئێستاوە مۆرێک لەسەر زمانم دەدەم یان چاکەی پێ دەڵێم یان کارێک کە پەیوەندی بە منەوە نەبێت زمانم لە ئاستیا دەبەستم ئەگە دوعای خێرم بۆ کرا بۆ تاوانبارێک دەیکەم ئەگە دوعا خێرەکەشم بە زمانە نەهات لە ئاستیا بێدەنگ دەبوو ناڵم خوا لێت خۆش نابێ ئەوە ئیشی من نییە بەهەشت و دۆزەقی من نییە بەسەر خەڵکا تەوزیعی ناکەم ماڵی خەڵکت خواردووە شانازی پێوە مەکە بگەڕێ بە دووی خاوەنەکەیدا بڕۆوە ئەگە تێت ڕادەبینی فیتنە دروست ناوێ بڵێ خۆم خستە ماڵەکەتەوە کاتی خۆی فڵان شتەی تۆم خواردووە غەدرم لێ کردووی بە گەورنەی خۆت گەردنم ئازاکە و ئەوەش ماڵەکەت بدەمەوە علەما دەفەرمون ئەگە ماڵی کەسێکت خواردوو کابرا بێسەر و شوێنە ئێستا لە هەشتاکانە ماڵی کەسێکت خواردووە خوا دەزانێ ئێستا ئەو ماوە نەنەوەی ماوە نەخزمی دەناسی نەواریسەکانی دەناسی دەفەرمون بیکە بەخێر بەڵام کە کردت بەخێر تصدق به تخلصا منه لا تقربا به إلى الله بس خيرك بو أوي خوا لو گناه ڕزگارت کە نەک پاداشتت بۆ بنووسێ نەک بڵێ وەڵا بەقەدەر خاوەن ماڵ منیش ئەجرم دەست دەکەوێت ناوەڵا هیچ ئەجر بەدەست تۆ ناکەوێت چونکە خوا ماڵی حرام لە کەس قبوڵ ناکا بەڵام خوا لەو گوناهە تۆ ڕزگار دەکا و دەیخاتە تای تەرازووی خێری فڵان کەسەوە ئەگەر کەسێ ماڵی حکومەتێکی زاڵمیشی خوارد بێ ئەگەر کەسێ ماڵی کافرێکی خوارد بێ لەگەڵ مەسیحەکە لە ئەوروپا معاملەت کردو لە وتێلەکەیە لە فندەقەکەیە لە مەطعەمەکەیە گەنجێکی کوردستان بووی غەشت لێ کردووە ڕۆژێ لە ڕۆژان دۆلارێکت خواردووە پاوەنێکت خواردووە نابێ بڵێ ئەوە کافر بوو بەو خوایە بەڕێزان لە ئاینی ئیسلامدا ماڵی یەزیدی بخۆی ماڵی کافر بخۆی ماڵی شویعی بخۆی ماڵی مولحید بخۆی خوا هەر بە گوناه لەسەرت دەنووسێ
لە بابەتی ماڵە خوا سەیری بەندەکان ناکە هەر ماڵ خواردنە نابێت دڵی خۆت بەوە خۆشکەی بڵێ خۆ فڵان کەس موسڵمان نەبوو فڵان کەس گۆشت بەلازی دەفرۆش کە من ئیشم لەگەڵ دەکرد مادام غەشت لێ کردووە هەر گوناهەکە لەسەر تۆ نووسراوە ئەبێ لێرەوە بۆی بکەی بەخێر ئەبێ بۆی بکەی بە سەدەقات یان ئەگە ماڵی حکومەت بوو بیکە پرۆژەی گشتیەوە کاتی خۆی تۆ لە نەوەتەکانە مەکتەبێکت تاڵان کردووە ئێستا یارمەتی مەکتەبێکدا خەستەخانەیەکت تاڵان کردو جیازێکت دزیوە ئێستا تەسلیم بە خەستەخانەی گوندێک و شار و شارۆچکەیەکی کە بۆی خوا ڕزگارت کالەوە ئەوە تەوبەی ڕاستەقینەیە و خوای پەروەردگاریش لاپەڕەکەت سپی دەکاتەوە تەوبەی تەواو ئەوەیە بەڕاستی بگۆڕدرێ ببی بە ئینسانێکی نوێ سێ گوناه هەیە لە هەموو گوناهەکان گەورەترن شەریک بۆ خوا قەراردان قەتڵکردن پەنا بەخوا ئینسان خوێنی کەسێک بڕێژێ بەبێ ئەوەی حەقی لەسەری بێ زیناکردن دەستی خیانەت لەگەڵ ئافرەتێکا تێکەڵاوکەی و بنەماڵەیەک بشێوێنی پەردەی حیا و ناموسی خەڵک بە ناحەق بدڕی بەبێ شەرعی بیدڕی ئەم سێ گوناها کۆمەڵە خەڵکێک هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مزگەوتی مەدینە هەر هەموو سیمای جەریمەیان پێوە دیار بوو ئەوەندەیان گوناه و تاوان کردبوو لە سیمایاندا دیار بوو کە مجریمن هاتن وتیان ئەی محەممەد وەڵڵی ئەم پەیامە ڕەحمەتەی کە تۆ باسی دەکەی ئاو بە دڵی گەرم و پڕ لە قینماندا دەکا کە گوێ لە قورئان دەگرین کە قسەکانی تۆ دەبیستین حەز دەکەین بگۆڕین بەڵام بۆ خوای ئێمە بد نەماوە سوزدەی بۆ نەبین بد نەماوە هەموو جۆرە بتێکمان پەرستووە بەخوا پیاوی زاڵم بووین سەدان خەڵکمان بە ئەمری زاڵم کوشتووە پیاو کوش بووین لە زینادا مەگەر بۆمان ڕێنەکەوت پێ ئەینا داوێنی خۆمان لە زینا نەپاراستووە ئەگەر بێت و ئێمەش بین ئەم بازنەی ئیسلامەتی تۆ و خۆ بخەینە ئەم ماڵی خوا و تۆ بڵێ خوا لێمان خۆش بێ خوای پەروەردگار پێغەمبەر سەڵام هیچ قسەی نەکرد ئاخەمە بڕیارێکی زۆر قورسە تۆ بڵێ منیش بێمە ڕیزی پاکانەوە خوا لەو هەموو ڕابردۆم خۆش بێ خۆشەویست بێدەنگ بوو جوبریلی ئەمین لەلایەن خواوە لە عەرشی عەزیمەوە هاتە خوارەوە ئەو ئاەتی 53 سوورەتی زومەری یەکەم جاری هێنا ئین الله یەغفر الذنوب جەمیعا خوا لە هەموو گوناهێک خۆش دەبێ دوایش بەسەر ئەم ئاەتەی هێنا هەر کەس قەتڵی کردبێ هەر کەس شەریکی بۆ خوا بڕیاردا بێ هەر کەس زینای کردبێ خوا سزای دەدا ئیلا من تابە ئیلا تۆ بەکار نەبێ هەر کەسێ تەوبەی کرد و ئامەنە ئیمانەکەی تازە کردەوە و عەمیلە عەمەلەن صالیحا لە داهاتووی ژیانیا گۆڕا زیناف هاتە بەردەمی ماڵەکەی چاوی نەزەری و ئافرەت هەڵنەدەبڕی دەستیان ببڕیە دەستی لەسەر بەلەپیتکەیت فەنگدا نەدەنا زەلامێک کوژە جارێکی تر پەنجەی خۆی داخ کردبوو غەیری ئەڵڵاه هاناو هاواری بۆ کەس نەدەبر جارێکی تر عملی صالحی کرد فەئولایکە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات الله دەفەرمێ خوا لە جیاتی هەموو خراپەیەک چاکەیەکی پێ دەبەخشێ وكان الله غفورا رحيما خوا زۆر لێخۆش بوو میهرەبانە ئیمام ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ خوای گەورە دەیکا بە ئینسانێکی تر واتە جاران چەند حەزی لە بتپەرستی و کوشتن و زینا بووە ئێستا قێزی لێ دەکاتەوە خوا لەناو دڵیان ڕەشی دەکا حەزی پێ ناکا دەیکا بە ئینسانێکی تر تەفسیری دووەمیش دەفەرمێ مادام هێشتا گەنجە زینای بۆ ڕێدەکەوێ قەتڵی بۆ ڕێدەکەوێ پیاو کوشتن هەروەکو جارانە شەریک بۆ خوا قەراردان هەر یەخەی پێدەگرێ بەڵام لەگەڵ تواناکەشان نایکا خوا لە ڕۆژی قیامەتە نەگوناهەکەی بەسەر چاودا ناداتەوە سیر دەکا خوایە ئەو هەموو چاکەیە چییە من هەمە خوا دەفەرمێت چونکە تۆ بە گەنجی بە توانایی بە تاقەت و بەهێزیەوە لەبەر من تەوبەت کرد و گەڕایتەوە بووی بە ئینسانێکی نوێ منیش لە جیاتی هەموو خراپەیەک چاکەیەکم بۆ تۆ داناوە سبحان الله ئینسانی وا هەیە بە ملیار گوناهی هەبووە بە ملیار چاکە دەخرێتە شوێنەکەی خوا دەفەرمێ گرنگەوەی تۆ گۆڕانکاریت بەسەر خۆتا هێنا بووی بە ئینسانێکی نوێی ناو کۆمەلگا و بووی بە ئینسانێکی خێرخواز و مصلح بەڵێ کە خۆت گۆڕی خواش سێشتت بۆ دەکا یەکەمیان لە ناو دڵ و دەرونی خۆتدا ئاسوودەت دەکا و گوناهەکە لەبیر دەباتەوە وەڵڵاهی گوناه ویژدانی ئینساندا دەڕزێنێ کەسیش ئاگای لێ نەبێت لە ناخەوە دەسووتێنێ نیشانەی تەوبەی قبوڵ ئەوەیە خوا گوناهەکە لەبەر چاوی خۆت لەبیرت دەباتەوە لەبیرت دەچێتەوە ئەوە ڕەحمی خۆیە کەشتمان لەبیر دەچێتەوە دووەمیان گوناهەکە لەبیر خەڵکی دەباتەوە ئێستا وایە بڵێت تەوبە بکەم تازە چی بەو خەڵکە بڵێم کوڕە بەخوا بە حەو ئاو خۆم پشۆم خەڵک هەر بە پیسم دەزانن بەو خوای خۆشەویستم
بەذاتی ئەڵڵا ئەگەر تۆ تەوبەی نەسوحی بکەی خوا لەبەر چاوی ئەو خەڵکەیە خۆشەویستت دەکات ئەو خەڵکەی دوێنێ خۆیان لێ دەپاراستی ئەمڕۆ شایدی خێرت بۆ دەدەن لە کتێبێکی مێژوویدا دەڵێ دوو برا هەبوون ئیشیان دزی بوو حەزیان لە کەسابەتی حەڵاڵ نەبوو ڕۆژ دەنووستن و شەو گورگ بوون بۆ ماڵی خەڵک بە زۆری ئەو کاتە سەرۆت و سامان مارکێت و دوکان و بازار و سیارە نەبووە مەڕووماڵات بووە ئیشی ئەو سەردەما شەوانە مەڕیان دەدزی ئەوەندەیان دزی کردبوو فەلاقە کرابوون و گیرا بوون و بەربوو بوون ڕیسپێکی بەڕێزی وەکو جەنابتان پیاوماقۆڵە گوتی ئەمانە بێنن با ڕیسوایان کەین لەسەر نێوچاوانیان نووسیان میم دال یعنی مەڕ دز هەرچی چاوی بەمانەکەوە بزانێ ئەمە دزن نەفرە لێکراون نیشانەی سەر نێوچاوانیش بەداخکردن جارشکەش ڕەش نابێتەوە نووسابوو میم دال یعنی مەڕ دز یەکیان سەری خۆ هەڵگرت و ڕۆی پێی شەرم و تازە لە وڵاتەدا بێ ئەوەی تریان ڕووی کردە خوا دەستی کرد بە کەسابەتی حەڵاڵ بوو بە ئینسانێکی ڕێک و پێک تەمەنی چۆ سەرەوە پیر بوو بوو ڕیشی سپی بوو بوو دوو ڕێبوار هاتنە ئەو گوندە لە شوێنێکە لەسەر حەوز و ئاوی مزگەوتەکە لایەندا یەکیان بە یەکیانی وت ئەو پیاوە نورانیە گەنج و پیر سەلامی لێ دەکا منداڵ دەستی ماز دەکا ئەبێ پیاوێکی زۆر مبارەک بێ بۆ لەسەر نێوچاوانی نووسراوە میم دال وتی وەڵاهی نازانم لە کابرایەکی ئاوایان پرسی وتی ئەو بۆ وا نووسراوەتی وەڵاهی منیش نازانم منداڵ بووم ئەو کاتە نازانم بۆ ئەم داخە لەسەر نێوچاوانێتی ئەوەی تریان ڕێبوارەکە وتی وەڵاهی من دۆزیمەوە خوا بە مێشکمیان هێنا یعنی چی وتی یعنی چی وتی یعنی مەرد و دەستپاک میمەکە یعنی مەرد دالەکە یعنی دەستپاک مەڕدز بوو بە مەرد و دەستپاک وەڵاهی خوای گەورە دەیخاتە دڵی بەندەکانەوە کە شایدی حەق و ڕاستیت بۆ بدەن تۆ بینی خۆت و خوا چاککە دڵنیا بە هەر ئەو خەڵکی دوێنێ نەفرەتیان لێ دەکردی قبوڵیان دەبی ئەوە بەندەکان دڵیان بەدەستی پەروەردگارەوەیە سێیەم لە ڕۆژی قیامەتە خوا لە مەیدانی مەحشەرە گوناهەکەشت بە چاوان ناداتەوە بفەرمی ئەم گوناهت کردووە لە زیاتی هەر گوناهێک چاکەی کردووە دەخاتە شوێنەکەی بۆی تۆ ئاسوو دەبی پێنجەمیان العەزم على أن لا يعود نێتت بێنە بڵێ ئینشاءالله قەت جارشکە و گوناهە ناکەمەوە خوا نەخواستە توش بوویتەوە ئەمە جاری وا گەنجێکە جاری وا لەو گوناهە تەوبە دەکەم کەچی بەڕێز دەکەم سەیەکی دوای ماوەیەک توش دەبێتەوە بڵێ وەڵاهی تازە فەوتام بە شەرتێ وەختی تەوبەکە لە ناو دڵتا هەبێت کە بە دوویدا ناگەڕێیتەوە کەچی جارشکە قاچت خلیسکا و دیسان تووشی گوناهەکە بوویتەوە دیسان دەرگای تەوبەکەدا ناخرێ خوا هەر لێت خۆش دەبێت دیسان خوا نەخواستە لە ناچاییدا قاچت ترازایەوە دیسان دەرگای تەوبە هەردا ناخرێ بەڵام هەموو جارێ دەستنوێژێک بگرە دوور کە سونەتی تەوبەمان هەیە بچۆ سەر بەرماڵ بە تەنها هیچ کەس ئاگای لێن نەبێ بڵێ خوایە نێتمە دوورکە نوێژی تەوبە دەکەم خەڵک وازانین نوێژی چێشتەنگاو دەکەیت تۆ دوورکە نوێژی تەوبە بکە لای کەس باسی مەکە کە سەلامت دایەوە بڵێ خوایە هاتمە قاپیەکەت خوایە ئینسانێکی بەڕێز کە کوڕەکەی بکوژی چوویتە ماڵەکەت کتت خۆم خستە ماڵەکەتەوە هێندە بەڕێزە لێت خۆش دەبێت خوایە تۆ ئەکرەم الئەکرەمینی تۆ ئەرحەم الراحمینی تۆ تەواب و العەفوی خۆم خستە بەر قاپیەکەت خوایە لێم خۆش بە واللهی دەستەکانت نزم ناکەیتەوە کە خوای گەورە خراپەکان زەڕبی سفر دەکات هەمومان دەبێ ئاوا لە خوای پەروەردگاری خۆمان پاڕێنەوە بڵێین ئەی خالقی بوون و جوانی چاوگی کانی و شەوی تار و سپێدەی ڕوونی بەیانی تۆ خۆت بە حاڵمان دەزانی شتێک نییە لات ئەستەم بێ و تۆ نەتوانی ئەی خاوەنی ئەم زەمین و مانگ و خۆرە ئەزانین گوناهمان زۆرە و جۆرا و جۆرە گوناه بۆ ئیمانی ئێمە بۆتە خۆرە تۆ میهرەبان ئێمە نابار تۆ دەوڵەمەند ئێمە هەژار تەوبە دەکەین لە گوناهی دیار و نادیار ئەو بەندانەی ڕۆژوگری ڕەمەزان و کوڕنوژبەری بەیانتن هەموو هاتوونە ماڵەکەت چاوەڕێی میهرەبانیتن دەسا تۆش دڵمان مەشکێنە نزاکانمان لێوەرگرا بە خەشمی خۆت مەمانگرا بەڵامان لەسەر هەڵگرا لەبەر قاپی ڕەحمەتتدا ڕاوەستاوین بمان بەخشە وەرمانگرا خوای لێت دەپاڕێینەوە داماوین دەکڕوزەینەوە تو گەورەیت دەزمەنێ بە ڕوومانەوە با بە خاڵی نەڕۆینەوە ئەگەر دڵیشمان بشکێنی پەنایەکی ترشک نابین هەردێینەوە خواوەندی مرۆ پەری بۆ لێ قەوما و تۆ فریاد و هانابەری بۆ سەرجەمی زیندەوەران ڕۆزی دەری لە بۆ بەندەی گونەهبارت خەتا پۆشەر و بەخشەری وادان دەنین بە تاوانمان تەوبە و ئەمان
بدورمان كلا قومان خشمت هل بقرة لسرمان كراسي ترسو برسيتي مكبرمان وقوم يونس بيغمبر خوش بليمان أبه هميشه همومان آوابو خمان ومسلمانان لقا برحمة خوادا ببارينوا ششميان توبك لو وقتدا نبك كروح دقاتا قرقراغا پنا بخوا خوادا فرمي وليست التوبة للذين يعملون السيئات حتى إذا حضر أحدهم الموت قال إني تبت الآن توبة لو كسقبولناك لحموش جاني بخلافة كاري تاوان كاري بسردبا بلام وملك المول لسر سنجيتي والروح كدقات إيرا بحالها ناصيدا وأخوة توبة خوا دفرمي درقاي توبة دا أخوة أبنا بأخوة رسول الله دفرمي إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر خوا درقاي توبة لبندكي داناخا تا روح دقات قرقراقي ألو وقتها توبة هذا دا دخري بوي هیچ کات خۆشەویستم نەڵێ دوای سعاتێش کە تەوبە دەکەم شێ دەڵێ ئەو لەحزەیە یەکسەر مەلەکول مەوت یەکسەر نایە بۆ لات و جەڵدەیەک لێن نادا تا زەڵێ تەوبە بەڵام خوا دەرگاکە وەرناگرێ سێ گەنج لە وڵاتێکە لەم کوردستانەوە دەڕۆن بۆ وڵاتێکی تر دوانیان ئێستا پیاوی ساڵح و خواناسن ئینسانی مزگەوتن و بەڵام هەمیشە بەوە دەردەوە دەتلێنەوە ڕەفیقی سێمیان دەنێرن دوای ئەوەی خۆیان ڕایان بواردۆ بە حرامی ئەڵێن بڕۆ هەندێک عراق و شەراب بێنە و بۆ خۆمان تۆزی عەرەق بخۆینەوە لەم سەر کەناری ڕووبارە بە سارەکە دەڕوا ئەوەی تریان و ماوەیەک هەر دیار نامێنە جەرەسی تەلەفۆنی بۆ دەکەن هەر دیار نییە ئەوەی تریان لەبا بە شوێنیا بڕۆین بە تەکسێک بە شوێنیا دەڕۆن سەی دەکەن وا نەژدە وەستا و ئیسعاف وەستا و ئەم کوڕە وەرگەڕاوە لە ڕێگادا کە عەرەقەکەی هێناوە وەرگەڕاو سارەکە بەسەریا وەرگەڕاو دەری دێنن ئەڵێن ئەوە کەسی ئێمەیە و برادەری ئێمەیە سەر دەکاتە سەر باوەشی یەکێکیان و چاو هەڵدەبڕێ آخر لحظەی ژیانی دەڵێت چی جواب بدەمەوە تۆ خوا چی پێ بڵێم ئەڵێ چ قسەیەکت هەیە خێرابی کە چ پەیامێکت هەیە ئەڵێ بەخوا بڵێم خوا چی جوابی خوا بدەمەوە لەم کاتەدا سبحان الله ئەڵێ لەو کاتەدا ڕوحی دەرچوو فریای لا ئیلاهە ئیلا الله نەکەوت پەنا بەخوا ئینسان لەسەر مەرگا دەڵێ خوا چی جواب بدەمەوە تا ئێستا سەرپێچیم کردووی نەهێڵی بگەیتە ئەو کاتەی کە ڕوح گەیشتووەتە قورقوڕاگەت ئەمجا بڵێ خوا شەرمەزارم نەخێت تا گەنجی تا بەتوانایی تا دەوڵەمەندی تا بەهێزی تا لە ژیاندای تا دڵت بە ژیان خۆشە بڵێ خوایە تەوبە بێ بۆی خوای گەورە تۆبەکە لێ وەرگرێ بەڵام خوا هێندە بە ڕەحمە سبحان الله مەگەر کەسێ هەر خۆی نەیەوێ بەو خوا ناهێڵە بگەیتە سەرە مەرگ شتێکت نیشان دەدا کە تەوبە بکەیت ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم ثم تاب عليهم يعني ساق لهم من الشدائد ما يحملهم بها على التوبة خواهن دب رحمة ناهي على بقيت السر ملك شتيك النشان دا بلايك البسر دي أن يقرفتاريك توج دكا همو درقا كان اليدا دخا بس بو أو يبغي يا الله بنام بو هناي الله الله إيمان پروردگار قالت شان برحمة زۆر بەدەگمەن ناگاتە خەڵک سەرە مەرگ کە خوا شتێکی نیشان دەدا مەگە خۆی هەر دڵەکەی ڕەش بوو بێ و ڕووناکی تێدا نەما بێ ئەینا شتێک نیشان دەدا کە تەوبە بکەی نەگەیتە سەرە مەرگ زانای بانخواز و ناوداری جیهانی مفەسیری قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ برادەرێکم هەبوو لە جامیعە ئوستازی جامیعە بوو لە جیاتی بەو هەموو عیلم و زانیاریەوە خزمەت بە دینی خوا بکە ئەیگوت دروشمم لا ئیلاهە ئێوەی مسلمان دەڵێن لا ئیلاهە ئیلا الله من دەڵێم لا ئیلاهە لە گەردوونا شتێک نییە شایانی پەرستن بێ ئێمە هەروە بە تەبیعەت دروست بووین و یەکەم جا مەیمون بووین و کلکمان لێبەوە بووینە ئینسان ئەیگوت دەمەوێت بە قوتابیەکان بڵێم لا ئیلاهە بەداخەوە لە کوردستانی شایستا هەیە هەر ئەو دروشمەی بەرز کردوێتەوە هەر دەڵێ لا ئیلاهە هیچ خوایەک نییە نەخێر بڵێ لا ئیلاهە بەڵام ئیلا الله ئەبێ الله هەبێ ڕاستە هیچ شتێ شایانی پەرستن نییە بەڵام الله شایانی پەرستنە دەیگوت لا ئیلاهە زۆر بغڕا بوو زۆر خوێندەوار بوو لە بواری شەهادەدا زۆر گەنج و دەوڵەمەند بوو خوای گەورە لە خێزانەکەی تەنها یەک منداڵی پێبەخشی بوو منداڵەکانی تری بۆ ڕانەدەوەستا ئومێدی دنیای بەس ئەو تاقە کچەی بوو کچەکەی زۆر خۆشەویست لە کتوپڕێکا تووشی نەخۆشی بەرزبوونەوەی تابوو تای هەموو لەشی ئێمە پلەی گەرمیمان دەبێت 37 بێ پلەی گەرمیەکەی نزمەکەی لە چلدانە دەبەزی ئەو هەموو دەرزیە ئەو هەموو ساکردنەوە لە سەهۆڵیان بگرتایە پلەی گەرمی لەشی ئەو کچە لە چل نەدەهاتە دەرخوارەوە بردیان بۆ ئەوروپا بردی بۆ ئەمریکا کۆمەڵە مەزرعات و کۆمەڵە شەریکاتی هەبوو هەموو سەهمەکانی فرۆش هەمووی لە کچەکەی خەرج کرد سبحان الله دکتۆرێک پێیوت هیچ کە مەصرفی لێ مەکە ئەمە یەکێکە لەو نەخۆشیانەی لە 1 ملیۆن خەڵکا یەک کەس تووشی دەبێ ئەم پلەی تایەدا نابەزێ
ئەڵێ جومعەیەکیان بوو خوای گیان ئەو فڵان کەسە لە مزگەوتا دەبینم دەگری و قورئان دەخوێنێ چاوەکانی خۆم گوڵۆفت و دوسێ جار دەستم بە چاوما هێنا وتم با قسە لەگەڵ خۆما بکەم تۆ بڵێ خەون نەبێ پاشەوە فڵان کەسە لە مزگەوتایە هەستم دەکرد خەریکە خۆم بڕوا بە خۆم ناکەم ئەم بێدینە و ماڵی خوا بەڵام دوایی سێرم کە من نەخەونە و نەخەیاڵە بەڵێ وەڕێک فڵان کەسە چوومە لایەوە دەستم لە ملی کرد و ماچم کردم یەخوا بەخێر بێ بۆ ماڵی خوا ئای کە خۆشحاڵم ئەمڕۆ چ خۆڕۆژێکی خۆشی ژیانمە هەر وەختێ ئیمانەکەت گەیشتە ئەو پلەی گەنجێکی ئەو سەرجادە و سەرسەری و شەلاتی و عەرەخۆر و قومارچیت بینی لە ماڵی خوادا بینیتەوە سوزدە بۆ خوا دەبا دڵت بەقەدەر ئەوە خۆش بوو هەموو دنیا هی تۆیە و پیان بەخشیوی ئەو کاتە ئیمانەکەت تەواوە ئەبێ زۆر دڵت خۆش بێت کە کەسێتەوە بەدەکاو لە مزگەوت و ماڵی خوادا دەیبینی وابزانی هەموو کەسابەتێک بۆ تۆ دەکا ئەڵێ وەڵڵی هەستێکم بۆ دروست بوو لە خۆشیانە نازانم بڵێم چی وتی ئەرە وەڵڵا منم فڵان کەس خۆم خستۆتە ماڵی خوا وتم چۆن تەوبەت کرد وتی کچە نەخۆشەکەمت ئاگا لێ وتم ئەی قابیلە چییە چۆنە وەزعی وتی وەڵڵا خوا شیفای داوە وتم تۆ دەگو خوا نییە وتی ئێستا بۆت باز دەکەم دوای ئەوەی لە هەموو دکتۆر و دەرمانێک مەویست بووم ئەمیز بهێنم بۆ جامیعە و بۆ دەرس خوێندن قانون ڕێگەی نەدەدا کچێکم بەدەستەوە بێ و لە پۆلا لەگەڵ خۆما داینیشێنم ئەم گوت هەتا دەچمەوە ماڵەوە دەمرێ دایمە دڵم هەل لەسەرەوە بوو هیچم نەداهاتە بەرچاو شەوێکیان بەژنەکەم وتم من زۆر ئینکاری بوونی خۆم کردووە با تاقی بکەینەوە دەچم خۆم دەشۆم و جلی نوێم بۆ بێنە و دەستنوێژێکی موسڵمانانە هەڵدەگرم چوومە سەر بەرماڵ و وتم خوایە ئەگەر تۆ هەی بوونی خۆتم بەکردەوە نیشان بدە خوایە من هێشتا گومانم هەیە خالقێکە بێ لە ئەرز و ئاسماندا ئەگەر ئەڵڵا هەیە خوایە گیان یان بمکوژە و لەم عەزابە ڕزگارم کە یان کچەکەم بمرێ یان شیفات خۆت بنێرە موسڵمانان دەڵێن ئەڵڵا شافیە ئەڵێ وەڵڵی هێشتا دەستم کرد بە گریان دڵم پڕ بوو هیچ ئەنوایەکم نەمابوو چونکە گریان نەبێت دڵ و دەرونی خۆم خاڵی کردەوە بۆ خوا لەو کاتەدا خێزانیشم دەستی کرد بە گریان ئەو ڕەحمێکی خوا لە دڵیا بوو پێشتر باشتر بوو ئەڵێ وتی پیاوەکە وەرە کچەکەمان زەردەخەنە لەسەر لێوێتی و ڕووەکانی گەشایە و چاوی هەڵێنا وەڵڵی هێشتا من لەسەر بەرماڵەکە لا نەچووم کچەکەم تاکە هاتەوە 37 لەو نەجاتی بوو وتم خوایە تۆ هەی خوایە تۆ هەی ئەها خوا نەیهێش ئەم ئینسانە بگاتە سەرە مەلەک ئەمەی نیشاندا بۆیە بەڕێزان هەموو شتێک جێگیرە لە گەردووندا ئۆکسجین ناگۆڕێ نایترۆجین ناگۆڕێ پلەی فڵان گەرمی لەشم ناگۆڕێ ئیلا دووشت جێگیر نییە بۆ ئینسان دووشت هەرگیز پشتی پێ مەبەستە و جێگیری ناکا خوا یەکەم لەش ساغی دووەم سەرمایە و دەوڵەوەندی ئەو دوانە دایمە لە ئاگۆڕ و مەترسیدان چونکە ئەم دوانن ئینسان بوغڕا دەکەن کە لەش ساغ بوو قەت نەخۆش نەبووی وا دەزانی پاشای دنیای و دەبێ هەموو دنیا کوڕنوشت بۆ بەرێ بۆیە قەت جەستەی ساغ ئەمانی نییە چەند کەسەیە دەڵێن فڵان کەس ئەڵێ گوێزی ساغ بوو سوبحانڵڵا ئێستا شەلەل لێی داوە ئێستا دەمی خوارد بووە نەجەستەی ساغ نەسەرۆت و دەوڵەمەندی کە ئینسان پێی بوغڕا دەبێ ئەم دوانە ئەمانیان نییە فڵان کەس زۆر ملیاردەر بوو لە یەک لەحزا لە دەستیدا بۆیە بەم دوانە بوغڕا نەبی نە بە جەستەی ساغ و لەشی ساغت نە بە سەرۆت و سەرمایەکەت خوا لە یاد نەکەی بەڵێ خوای پەروەردگاری ئێمە خۆشەویستان ئەوەندە بەڕەحمە پیاوچاکان دەکاتە خێر و بەرەکەت بۆ ناو کۆمەڵگا کاتی خۆی مشایخین هەبوون کاتی خۆی شێخەکانی تەریقەت هەبوون خەڵک دەچوو لەسەر دەستیدا تەوبەیان دەکرد ئەوەتانە شێخانی تەریقەتی بیارە هەتا شێخ محەممەد عوسمان سیراجەدین خوا دەرەجەی عالی کا لە بەهەشتا سەدان خەڵک لەسەر دەستی ئەو شێخانە موجریم و تاوانبار چۆتە تەرکێ و خانەخاکانیانەوە تەوبەی کردووە کۆتایی وتارەکەمان دەچینە خزمەت یەکێک لە ناودارانی مێژووی میلەتی خۆمان دەچینە یەکێک لەو کەسانەی کە مایە ڕەحمەت بوو بۆ ئەم ئوممەتە و بەناحەق شەهید کرا ئەویش مامۆستا ئەحمەدی موفتیزادەیە لە سنا مامۆستا مەلا ئەحمەدی موفتیزادە کە بە کاک ئەحمەدی موفتیزادە ناسراوە کوڕی مامۆستا مەلا محمودی مفتی بووە کە مامۆستای دکتۆر مستەفا زەڵمی بووە ئەوانە بە بنەماڵە مەلا و عالم بوون پیاوێکی ڕۆشنبیر پیاوێکی سیاسەتمەدار لە دوای بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلانی ئێران و ڕووخانی ڕژێمی کۆمە ئەو شاهەنشایی ئەم پیاوەیەشێک بوو لە ڕەمزەکانی ئێران بەڵام بەداخەوە دوای لە زلایان دەسەڵاتدارانی ئێرانەوە هەل لەبەر ئەوەی کورد بوو هەل لەبەر ئەوەی سونی بوو هەل لەبەر ئەوەی حەقویست بوو هەل لەبەر ئەوەی پاک بوو قوڕیان بەسەرا کرد و ژەهراویان خوا کرد و لە سجنە ڕزاندیان ئەو پیاوە بەڕێزە یەکێک لەو کەسانەی کە تەوبەی لەسەر دەستی کردووە دەڵێ من بووم بەس لەبەرەوەی دیندار بوو دەیگوت لا ئیلاهە ئیلا الله ڕقم لێی بوو دەمگوت تا مزگەوت و منارە بمێنێ کورد نابێ بە حکومەت تا ئەم مەلایانە لەسەر مینبەر وتار بخوێنەوە ئەم خوڕافیاتە بخەنە مێشکی ئەم خەڵکەوە نابین بە حکومەت
بۆیە ڕخم لەو پیاوە بوو کە ڕێگەی خوای نیشانی گەنجانی کوردەدا لە شاری سنەی ڕۆژهەڵاتە. ڕقەکەم ئەوەندە بوو سامم لێ دەکرد نەمدەوێرا لە نزیکەوە بچم ژنێوی پێ بڵێم، ڕێگەی تەلەفۆنم دەگرتە بەر. هەموو ڕۆژێک 20 دانە دەقە ماوەی نزیکی 3 مانگ من قسەم بەو پیاوە دەگوت. تەلەفۆنەکەی هەموو جارێ هەڵدەگرت و قسەی وا بۆ گەنم پێ دەگوت، بەسەر نانتەوە کردایە سەگ بۆنی پێوە نەدەکرد. ئالەو کاتەدا ئەو پیاوە کە لێ دەبوومەوە دەیگوت براکەم تەواو بووی؟ دەمووی ئەرە وەڵی هیچی کە شک نابم لە قسەی ناشرین پێت بڵێم. دەیگو واللهی ئەم ئەحمەدە لەوە تاوانبارترە کە تۆ ناسی و تەشکر تۆ هەر ئەوەندەی لێ دەزانی. یا ڕەبی خوا لێم خۆش بێ، یا ڕەبی خوا لە تۆش خۆش بێ. یەک قسەیەکی جواب نەدامەوە بەڕەقی. دوای 3 مانگ وتم ئەو پیاوە 3 دانە مانگ ڕۆژی 20 دقە کاتی دەگرم و یەک قسەیەکی ناشرینی بەلەو ڕووم نەکردوێتەوە، ئەبێت پاڵەوانێک بێ. باش ئەگەم سەرکردەیە بۆ دنیای بکردایە سەرکردە دنیاییەکان بێت و قسەیەکیان پێ بڵێ، یان بە ماڵ و مناڵیشیان بڵێ هێڵی سوورە، خۆت و ماڵ و منداڵن لە سجن قایم دەکەن. ئەو پیاوە بە هەزاران گەنج لە دەورێتی خۆ دەتوانێت من بدۆزێتەوە، دەشتوانێت بەخوا هەڵم واسێ، دەتوانێت قسەیەکی ناشرینم پێ بڵێ. ئەم دەنگە ئارامە، ئەم پیاوە خۆڕاگرا هێشتا ناڵە تۆ من ناناسیی پیاوێکم، هێستا دەڵێ بەخوا لەوە خراپترم کە تۆ ناسیوتم، یا ڕەبی خوا لێم خۆش بێ. واللهی بڕیارمدا بچمە خزمەتی، ئیتر چۆکم دادا لە ئاستیدا، لە ئاستی گەورەیدا بەزیم. بۆیە دەڵێت چەپکێ گوڵم کڕی لای دوکاندارێک، چەپکێ گوڵی زۆر جوان لە ئێران لە کوردستان عادەتە زۆربەی کات گوڵ دەبن بۆ لای یەکتر لە سەردانە. چەپکێ گوڵی ناوازم هەڵبژار لای گوڵ فرۆشێک و بردم، چوم سەلامم کرد و وتم کاک ئەحمەد چۆنی و خەڵکێکی زۆر لە دەوری بوون. ئەڵێ یەکەم جار سەیری کردم کە دەنگەکەی بیست و دەستی خستە ناو دەستمەوە، سەری نەوی کرد و ئیتر سەیری نەکردم. لەو کاتەدا دەڵێ پێی وتم فڵان، وتم پتی بەخێر بێی، وتم ئەمناسی؟ وتی بەڵێ ئەناسم. پیاو چۆن هاوڕێیەکی 3 مانگەی خۆی ناناسێکە هەموو ڕۆژە 20 دقە ئەحواڵ پرسیمان دەکەی، بەخوا بەرە ڕووی نەدامەوە بڵێ 3 مانگە جوێنم پێ دەدەی. وتی بەڵێ چۆن ئینسان هاوڕێیەکی خۆی ناناسێکە 3 مانگە ڕۆژانە 20 دقە کاتی خۆت دەبەخشی هەواڵپرسی ئەم برای خۆت دەکەی، یاخوا بەخێر بێ برام. وتم قوربان هاتووم پەلاماری دەست و قاچیم داوتی ئامان نەکەی، تو خوا دەستی کەس ماچ مەکەن لە دنیادا، ئێمە براین براکەم، ئیتر خۆ تۆ چکو ناهێکت کردو پەلاماری قاچ و دەستی من دەدەی. چەپکە گوڵەکەم خستە بەر دەستی، وتی سوپاست دەکەم، بەڵام توخوا و چەپکە گوڵە بەرەوە بۆ ئەو دوکانەی کە لێت کڕیەوە بڵێ پارەکەم دا و پارەکەش بۆ من بێنە. سرم سوڵما، یەکەم جار مکابرا بڵێ چەپکە گوڵەکەم ناوێ پارەکەی بێنە. چوومەوە بۆ لای کابرای گوڵفرۆش، وتی وەڵڵی پەست بووم لەم گوڵ هێنانەوەیە، بۆ ئەحمەدی موفتی زادە نەبر بێ دیسان ئەم گوڵەش. وتم چۆنت زانی؟ وتی وەڵڵی 250 گوڵم لە مانجێکا بۆ هاتوێتەوە، هەر داوای پارەکەیان دەکاتەوە. ئەم پارەش دێ ئەم کابرایش دیارە پارەی دەوێت، بەخوا ها سەیری کە ئەوەندە پارەپەرستە بە ناوی دینەوە پارە دەخوا، گوڵەکە فڕە دەدرێ بەڵام پارەکە دەمێنێتەوە. وتم من ئیشم بەوە نییە، من دەچمەوە پارەکەی پێ دەدەم بزانم داخۆ دەڵێت چی. وتی توخوا خێرت دەگا کە بزانە پارەکەی خستە جیفانیەوە یان بۆ خۆی بەکاری هێناوەرەوە پێم بڵێ. چوومەوە بۆ خزمەتی، وتی یا ڕەبی بەخێر بێ براکەم، والله ئەم دنیای ئەوەندە نییە گوڵێک ئەو هەموو پارەی پێ بدەین و ئەو هەموو شەپکە گوڵە لەوێ بکەوە مرۆڤێک برسی بێ. بە ئیزنی خوای گەورە پارەی ئەم گوڵە ئەوە پارەیەکە ئەمەندەشی بخەسەر ماڵی فڵان ئافرەتی بێوەژن چەند منداڵی هەتیوی هەیە لە فڵان گەڕەکی سنەدا، ئەوە عینوانەکەیە توخوا بڕۆ لە جیاتی من هەواڵپرسیان بکە و ئەم پارە بخەدەستی ئەو منداڵانەوە، توخوا بیدەن بە عەلاگەیە نانی گەرم و ئێوارە ئەو منداڵە بێ باوکانە بیخۆن. ئەحمەد چی لە گوڵ بکە؟ ئەوە بۆ قیامەتی من و تۆ باشە. ئەڵێ کە ئەوەم بینی ئەم پیاوە نەک هەر دنیای ناوێ، هێشتا لە بیری قەدر و حرمەتی خۆیدا نییە، لە بیری تێرکردنی منداڵێکی هەتیودایە. دەستم کرد بە گریان، دیسان خۆم خستەوە سەر باوەشی، وتم ئامان دەبێ قبوڵم کەی ڕەفیقی دنیا و قیامەت بین من و تۆ بەیەکەوە. ئەڵێ وەڵڵاهی، وتی کاکە ئێمە هەمومان براین، تۆش دوعام بۆ بکە توخواگە چوویتە بەهەشتەوە بڵێ بەبێ ئەحمەدی موفتی زادە ناچم، توخوا با بەیەکەوە بچین. گەڕامەوە بۆ لای کابرای گوڵفرۆش و بۆم جێڕایەوە، وتی تا ئێستا سوزدەیەکم بۆ خوا نەبردە و ڕقم لێی بووە، وەرە هەستە با بڕۆین منیش دەممە شاگرد و دەروێش و لەسەر دەستی ئەو تەوبە دەکەین. ئەو دوو نەفرە تا ئێستا ماون و لەسەر ڕێبازی ئەو بانگەواز بۆ دینی خوا دەکەن لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. بەڵێ ئینسان خوای پەروەردگار کەس لە چاکەکان دەکاتە خێر و بەرەکەت و ڕەحمەت، وا لێ دەکات جوێنی پێ بڵێ بۆی بیناسی. سبحان الله، خوا ئەم عەبدەی خۆشویستووە لە ڕێ ڕقی ناو دڵی موسڵمانێکەوە هیدایەتەکە دەخا، با نەگەیتە سەرمەرگ. دەی ئێمە خاوەنی ئەو خوایە بین، هەرگیز لە ڕەحمەتی ناومێد مەبن. دەستی نزامان بەرز دەکەینەوە بۆ لای خوا و دەڵێن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بێ، یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بێ، خوایە ئێمە هەمومان خۆمان خستە ماڵەکەتەوە و دەستی تەوبەمان بەرز کردەوە، خوایە لێمان خۆش بێ، خوایە بە دەستی خاڵی دەستەکانمان ڕەوان نەکەیتەوە.
شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا الله هەر کەس نەخۆشە خوایە ئازاری لەسەر لابەری و شیفای بەخێری بۆ بنێری یا الله هەر کەس دڵ و دەڕوونی ناڕەحەتە و نەخۆشە نەفسیەکانی هەیە خوایە ڕەحم بە دڵ و دەرونی خەمباری بکەی لەم بەرە جەژنانەدا تاعەت و ما عیبادەتی ئەم مانگی ڕەمەزانە لێ قبوڵ کردبین یا ربی خوای خێر و سەوابی شەوانی قەدر کە لە پێناوی تۆدا بێدار بووین بە نسیبت کردبین لێمان قبوڵ کەی و زاد و زەخیرەی قیامەتمان بێ یا الله یا علیم ئەو کەسەی زانست لەسەر و هەموو زانستەکانەوەی ڕەحم بە خوێندکار و تەلەبەکانمان بکەی خوای ئەوانەی کە لە قۆناغی دوانزەی ئامادەیدان ئێستا چوار ئیمتیحانیان ماوە خوای گیان ڕەحمیان پێ بکەی و کاریان بۆ ئاسانکەی خوای قەڵەمیان بە بڕشکەی و مێشکیان فراوانکەی یا ربی خوای ئاواتی خۆیان و دایک و باوکیان بێنە جێ ڕەحم بەو مامۆستایانە بکەی کە بە چاوی سۆز و بەزەیەوە سەیری قوتابیانمان دەکەن وڵاتمان ئاوادانکەی کوردستانمان پارێزراوکەی خوای ئەمنەمانەمان بۆ قەرارکەی خوای گیان ڕەحمە بخێتە دڵی کار بەدەستانی وڵاتی کوردستانەوە پاک بن لە گەندەڵی واز بێنن خۆیان پاک بکەنەوە ئەوانش خۆیان بخەنە ماڵەکەی تۆوە و گەرنی خۆیان بەو میلەتە مەزلومە ئازادکەن کە چەند ساڵە بە ناحەق قوت و نانی دەخۆن خوای هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ڕاست لەناو خۆماندا تەبامان کەی برامان کەی ئاشتی خوازمان کەی بە چاوی ڕێسەیری یەکترکەین یا ربی خوای پەروەردگار خوایە هەر کەس گرفتارە ڕزگاری کەی هەر کەس گیراوە خوای دەرگای ڕەحمەتی لێ بکەیەوە هەر کەس ڕۆڵەی لە هەر شوێنێکی ئەم دنیادا خوای جەرگ سوتاوی نەکەی خوای پەروەردگار ئەو کەسانی کە ڕۆڵەیان پێشمەرگەی ئەم کوردستانەیە ئێستا بە زمانی بە ڕۆژەوە لە بەرەکانی دوژمندان پارێزگاری لە ئەمن و ئەمانی ئەم مزگەوتانە و خاکی کوردستان دەکەن پێشمەرگەن ئاسایشن پۆلیسن مرورن یا ربی خوای تۆش بیان پارێزی خوای ڕەحم بە دڵی دایک و باوکیان بکەی خوای ڕەحم بە دڵی منداڵی ساوایان بکەی ڕەحم بە خێزانی بە ڕێزیان بکەی ئافرەتانمان هیچ کە بێوەژن نەبن منداڵانمان خوایە هیچ کە هەتیو نەبن لە پیلانی ناحەزانی کورد و کوردستان بمان پارێزی بە چاوی پڕ ڕەحمەتی خۆت تەماشامان کە یا ئەرحەمە الراحمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون